لە ژێر ناونشانی ئەو وانانەی لە هێرشی شیمایی ڕژێمی سەدام حسێنەوە بۆ سەر هەڵەبجە فێربووین گفتوگویەک لە زانکۆی کینگز کۆلێژ لە لەندەن سازکرا بۆ قسەکردن لەسەر هەڵەبجە و ناساننی هەڵەبجە و ئەنفال وەک جینۆساید و بارودۆخی ئێستای کوردستان هەرێک لە تۆبیاس ئێلووتی وەزیری خۆڵاتی ناوەڕاستی بەریتانیا و نەدیم زەهاوی ئەندام پەرلەمانی بەریتانی بەڕەچەڵە کورد و فەلاح مستەفای وەزیری پەیوەندەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و چەند بەشدارێکی کە ئامادە بوون. بەشێکی گفتوگۆکە و زۆربەی پرسیار و وەڵامەکان تاوتوێکردنی بارودۆخی ئێستای کوردستان و عێراق بوو. تایدا تۆبیاس ئێلووت جەختی لەوە کردەوە کە هاوکاری کوردستان دەبێت درێژخایان بێت لە بەرووی کوردەکان هاوبەشێکی متمانە پێکراون لە ناوچەکەدا. سەرڕای ڕوودانی کارەساتی هەڵەبجە و ئەنفال لە چوارچەوەی عێراقدا وەزیری خۆڵاتی ناوەڕاستی بەریتانیا سپارەت بە ئەگەری دروستبوونی دەوڵەتی کوردستان دەڵێت تێدەکەم لەسەر چاوەی ئەو خەمە، بەڵام بریتانیا و وڵاتانی دیکەی جیهان هانی ئەوە نادەن کوردستان جابێتەوە لە عێراق. هێز لە یەکێتیدایە و ناوچەکەش زۆر ناسەقامگیرە. هەموو هەوڵی خۆمان دەدەین بۆ پشگیرکردنی عێراق. پێمان وایە کە کوردەکان ڕۆڵیان هەیە لە عێراقێکی یەکگرتوودا. لە بەشێکی دیکەی گفتوگۆکاندا باز لە هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە کرا لە چەندشی دژی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعشدا کە وەک مەترسیی کەورە بۆ سەر ئاسایشی ناوچەکە و جیهان تەماشا دەکرێت. فەلاح مستەفا سوپاسی هەوڵەکانی حکوومەتی بەریتانیای کرد بۆ پشتگیریکردنی هێزەکانی پێشمەرگە و هاریکاری ئاوارەکانی ناوچەکە. لە هەمان کاتە سەبارەت بە شەڕڤانانی یەپەگە و یەپەژەی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان کە دژ داعش لە شەڕدان بەڵام لە لیستی تیرۆردان تۆبیاس ئێلوود وتی ئێستا کاتی ئەوە نییە کە ئەو بڕیارە بدەین. ئێمە بەشێکین لە هێزە هاوپەیمانەکان و هەموو هەوڵی خۆمان خستۆتە گەر بۆ دەرکردنی داعش و ئەمەش سپاس بۆ پیشەگەری هێزەکانی پێشمەرگە و کوردەکان. بەڵام کاری تری زۆر ماوە بکرێت و دەبێت ئەوەش بزانین کە تەحەدای زۆرمان لە ڕێیە وەک باست کرد لە عێراق و لە سووریاش. بەشێکی دیکەی قسەکان لەسەر بەردەوامی پێشەکارەکانی مافی مرۆڤ بوون لە هەر چوار بەشەکەی کوردستان. ئەمە ئەو مەسەلەیە کە ئەم ئێوارەیە باسکرا، مەسەلەی پێشەکارەکانی مافی مرۆڤ وەک بەکارهێنانی چەکی کیمیاوی. بریتانیا پێشەنگی ئەو هەوڵانەیە تا وەکو ئەو کارانە تۆمار بکرێن و بەرز بکرێنەوە و بڕیاری نەتەوە یەکگرتوەکانی لەسەر بدرێت بۆ ئەوەی ئەنجامدارانی ئەم کارانە ڕوبەڕووی و یاسا بکرێتەوە. ئەمەش لەوانەیە زۆر ڕوو نەدات، بەڵام جەخت لەوە دەکەین کە ئەم بابەتە پشتگوێ نەخرێت. ئەوەی ئەم یادکردنەوەی هەڵەبجە لە ساڵانی ترجا دەکاتەوە ئەو پرسیارەیە کە لای هەمووان دروست بووە. چی بکرێت بۆی ڕووداوی هاوشێوە دووبارە نەبێتەوە؟ سەرنج حارزێنارتی لەندەن.